دوای هەفتەیەک لە گرتنی ڕێگاکە لەلایەن هاوڵاتیانی سنوورەکە وەک ناڕەزایەتی لە خراپی ڕێگاوبان و کەمی کاتژمێرەکانی کارەبا ڕێگای ناحیەی بنگرد بۆ قەزای دووکان کرایەوە. فشارەکان جێگای خۆیان گرت و دەسەڵاتداران و لایەنە پەیوەندیدارەکان بەناچاری هاتنە سەرهێڵ بڕیاریاندا داواکاری هاوڵاتیان جێبەجێ بکەن. ئەوانیش لە بەرامبەر بەڵێنەکان ڕێگاکەیان کردەوە. یارمەندا لەگەڵ کاکسیروان بەرپرسی قایمقامی دوکان دانیشتین بێکەوە لەسەر مەسەلەی چاکردنی جادەکەمان نۆژەکردنەوەی جادەکە جادەی بنگر بۆ دوکان بنگر بۆ دەربەند ڕێکەوتین لەسەر ئەوەی لەسەر مەسەلەی زیادکردنی کارەبا تەمەنەوە خواستیمە بۆ لەسەر داواکاریمە بۆ کە زیاد کراوە لەگە خەلەکان بابەتی خرانەوە مەسە ئیداری ڕاپەڕین هاتواوی ئینەکانمان ئینشەڵا جێبەجێ دەکرێن و ئەدیتاویان داوە و قرار وایە سەر ڕێگاکە بکەین. پێم وایە ئینشەڵا لە تومحیەوەدان هەموو شەکانمان جێبەجێ بکرێ و ئەدیتاویان داوە کە نەشکرا ئەو خەڵکە پێم وایە بە کۆی دەنگەنجومەنێکی تاومان پێکەیناوە زۆر ئاسانە هاتنەوە سەر جادەمان. دیارەگە جێبەجێ نەکرێت دواتر لەوانەیە خەڵکەکە بێتەوە سەر جادەی شەقامەکە بگرێتەوە و جادەکە بگرێتەوە خەڵک پەچی بکەوێتەوە دیسان. چاوەڕێی قایمقایمی ئینشەڵا جێبەجێ دەکە وعدی داوە جێبەجێ بکە. قایمقایمی قەزای دووکان دەڵێ لەگەڵ هاوڵاتیانی ناڕازی سنوورەکە ڕێک کەوتوین لەسەر داواکاریەکانیان بڕیاری نۆژەنکردنەوەی ڕێگای بنگرد دووکان دراوە و بڕی کارەبای سنوورەکەش زیاد دەکرێت. ئەمڕۆ سەردارمانکردن بۆی لە نزیکەوە گوێ لە داواکاریەکانیان بگرین کۆمەڵی داواکاریان هەبوو و پەیامی ئەوان گەیشت بوو لەگەڵ ناحیەی خەلەکانە ئێمە یەکێ لە داواکاریەکانیان کێشەی کارەبا بوو هەر لەگەڵ لە ناحیەی خەلەکان لەسەر داوای ئەمان و دانیشتوای ناحیەی خەلەکان هەوڵماندا کێشەی کارەبا بە شێوەیە چارەسەر بکەین کە گونجاو بێ لەگەڵ ئەم بارودۆخی کارەبای کە ئیسا لە هەرێما هەیە وەکو کێشەی ئەم ڕێگایە کە ئێستا لە ڕێگای نێوان قەزای دووکان و ناحیەی بنگرد و ئیدارەی ڕاپەڕینە کە ڕێگایەکە بەرەو خراپبوونە ڕوا بە خۆشحاڵیەوە لە مانگی ڕابردوو ڕەزامەندی لە وەزارەتی پلان و ئەنجومەنی وەزیرانەوە گەڕاوەتەوە بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژە کە بڕی 600 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە. داواکاری هاوڵاتیانی ناڕازی سنووری ناحیەی بنگرد تەواوکردنی ڕێگای بنگرد دووکان و زیادکردنی کاتژمێرەکانی کارەبا بوو بەڵێنی جێبەجێکردنی هەردوو داواکاریەکانیان پێدراوە لە نەبوونی پەرلەمانێکی چالاک و چاودێردا هاوڵاتیان و ڕاگەیاندن دەبنا چاودێری جێبەجێکردنی بەڵێنەکان. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام سنووری ناحیەی بنگرد.